علی عەبدوڵڵا لە دایکبووی ساڵی 1989 نەحیەی قەسری سەر بە قەزای چۆمانە. ماوەیەک لەمەوبەر بە مەبەستی نوێکردنەوەی پاسەپۆرتەکەی سەردانی نووسینگەی پاسەپۆرتی شاری سۆران دەکات، هەر لەوێژ دەست بەسەر دەکرێت بەهۆی لێکچوونی ناویسیانی لەگەڵ تاوانبارێک. من هاوڵاتی علی عەبدوڵڵا ئەحمەد دانیشتووی ناحیەی قەسرێم لە 26 یەکەوە لە پۆلیسی هەولێر لە زیندانی هەولێر دەست بەسەر کراوم و تا ئەمڕۆ خۆم بین تا چەند ڕۆژ بەر لە ئێستا لە ڕۆژی پێنجشەممە خۆم بینیەوە لە زیندانی کۆیە و ئەمڕۆ بە پشتیوانی خوا دوای فەزلی خوا ڕزگاریم بوو نەجاتم بوو لە زیندان و ئازاد کرام. لە ساڵی 1996 لە گوندی نێرەجینی سەر بە نەحیەی سێگرکان ڕووداوێکی کوشتن ڕووی داوە کە عەلی ئەو کات تەمەنی تەنها 7 ساڵ بووە. ئەمانەش کە سوکاری کوژراوەکەن لە دادگای بەرایی کۆیە ئامادەن بۆ ئەوەی بێتاوانی عەلی بسەلمێن و داواکارن تاوانباری ڕاستەقینە دەستگیر بکرێت. چونە لای جەنابی دادوەر ئیفادە لێوەگرتن کە مامۆستا عەلی عایلە خانەوادەکی بەڕێزن عایلەی بەڕێزن لە دووری و نزیکەوە هیچ پەیوەندێکیان بەو کەیسەوە نییە. لە هەرێمی کوردستان چەندین هاوڵاتی هەمان چارەنووس چاوەڕێیان دەکات کە ڕەنگە زۆرێکیان ئاگادار نەبن لەو بارەیەوە دادوەرێکی دادگای بەرایی کۆیە هۆکار و چارەسەری ئەم کەیسانە دەخاتە ڕوو. بۆمان دەرکەوت کە ئەمە تۆمەتباری ڕاستەقینە نییە و کە سوکاری کوژراوەکەش ئامادە بوون وتیان ئەمە تۆمەتبار نییە و ئێمە ئەو تۆمەتباری ڕاستەقینە دەناسین لەبەر ئەوە دادگا بڕیاریدا کە ئەوە هیچی لە هیزدانیە و مامۆستایەکە ئازاد کرا و بۆیە زۆر جار هەیە ناوی هاوشێوە دووبارە دەبتەوە کاتێک کە بڕیار بۆ تۆمەتبارێک دەرجی دەکەی زانیاریەکانت دەست ناکەوێ بۆیە دەنا ئێمە کە لە کاتی کە زانیاریمان دەست بکەوێ ناوی چواری متەهەم وەردەگرین ناوی دایکی ناوی خێزانی تەمەنی شوێنی لەدایکبوونی هەموو ئەوانە دەستنیشان دەکرێت. عەلی عەبدوڵڵا ئەحمەد دوای چەندین ڕۆژ زیندانی و ڕاگواستنی لا گرتووخانەی هەولێر بۆ کۆیە دوجار بەبێ تاوانی ئازاد کرا بەڵام بەبێ هیچ قەرەبوویەک. لا قەزای کۆیەوە کاروان نازم گەلی کوردستان.